لەگەڵ وەرزیاویندا لەگەڵ وەرزیگەرمادا خەڵک زیاتر حەزی لە شوێنی فێنک و لە شوێنی بڕێک سارتر بێت و خەڵک زیاتر لە ڕۆژیاوین ڕوو لە مەلەوانگەکان دەکات و سەر ڕووبارەکان یعنی بە یەکجاری کە خەڵک حەز دەکات بستە شوێنێک بڕێک فێنیشی بێتەوە ئەوی گۆرانتی خۆما گوتنی و خەڵکەکە زیاتر ڕوو لە ڕووبارەکان دەکەن و سەرزەیەکان و مەلەوانگی داخراوە چکە شوێنانە تایبەت خەڵک لە وەرزیاوین سەردانی دەکات زیاتر طبعا سەرزەیە و مەلەوانگەکانە و ئەو گەرمایە لە سەرتاسەری زیانە و گەرمایە خەڵک لە سەرتاسەری زیانیش هەر لە ڕووبار و مەلەوانگەکان دەکەن طبعا زۆر ینی خەڵکەکان و ڕووی لە سەرزەیە کردیە و بە تایبەت گەنجەکانی خۆمانیش گەنجەکانی نەحیکەڵەکە هەموو مەلەوان و دووربیان ڕەبیکەن خوا نەخواستە کە شتێک بێت و ینی بچن هانایان و یارمەتیان بدەن و کەسانی مەڵەوانین دێنێ وەڵاهی زیاتر پەیامەکەمان چییە؟ پەیامەکەمانەوەیە کە نەچنە ئەو شوێنانەی کە زۆر قوڵە چونکە ڕاستی ئێرە هەندێک شوێنەیە کە حەفارە و ئەوە تێدا ئیش تێدا کردووە خەڵک زیاتر ئەوەی دێتە ئێرەش هەموو مەلەوان نییە ئەجا داواکارین ئەوەی بێت بتوانێت نەجاتەیەک بی شتێک بی کە لەبەریکە بۆ ئەوەی پێ بەسەر ئاو بکەیت زۆر سوپاس.